لە تۆری دۆمی بەرنامەکەماندا لەگەڵتان دەبین لە ستۆدیۆکانمان لە کەلار. میوانێکمان دەبێت باز لە ئامادەکاریەکانی فستیڤاڵی بازار دەکات کە ئەمە چوارەمین فستیڤاڵە لە کەلار و لە گەرمیان ئەنجام دەدرێت کە کاریگەریەکی زۆر باشی دەبێت بۆ فرۆشیاران و لەگەڵیشیدا بۆ کڕیاران چونکە داشکانێکی زۆر باش دەکرێت و لە ڕووی کەرتی گەشتیاریشەوە بۆ ئەو ناوچەیە گرنگی و تایبەتی زۆری دەبێت بۆی کە بەشێکی زۆر لە گەشتیارانی پارێزگەکانی ناوەڕاست و خوار و عێراق ڕوو لە گەرمیان و ئەو ناوچان دەکەن و میشۆ بەردەوام ئەم جۆرە فستیڤاڵانە بەتایبەت ئەوەی گەرمیان کە خۆم بەشداریم کردو لێە بووم داشکانێکی زۆر زۆر باشیان هەیە بە بەراورد بە فستیڤاڵەکانی شارەکانی دیکە. من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک عومەر نەجم ئامادەکاری فستیڤاڵی بازار. کاک عومەر سڵاوی خوا لێبێت، ئەم ساڵ ئامادەکاریەکان چین بۆ ئەنجامدانی فستیڤاڵی بازار لە کەلار؟ بەڵێ سڵاوی خۆی گەورە لێ و لە تاوای بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە برای بەڕێزم. دیارە ئەمساڵ چوارەمین فستیڤاڵ ساڵان ئێمە ئامادەکاری تەواوی بۆکەین و تێیدا لە دوو بەشی سەرەکی پێک دێت فستیڤاڵەکەمان، بەشی بڕاند و کۆمپانیا و کارگە گەورەکانی چ ناوخۆی هەرێمی کوردستان و بەتایبەت سنووری ئیدارەی گەرمیان چ دەرەوەی وڵات، لەگەڵ بەشی دووەم کە ئەتوانم بڵێم گرنگێکی تایبەتمان پێداوە بە ڕێژەی لە 1975 ئەویش بەروبووم و بەرهەمی خۆماڵی کاری دەستی و بەتایبەتتر کاری دەستی خانمانە. کاک عومەر، ئەم ساڵ چی نیۆگەریەک هەیە لە فستیڤاڵەکەدا بۆی کە ئەمە بانگەشەیەک بێ بۆی هاوڵاتیان بتوانن ڕووبکەنە فستیڤاڵەکە و بزانن کە گرنگی زیاتری پێدرا و ئەکیدیشتی جیاوازترە بین لە ساڵانی پێشوون؟ بەڵێ خۆشبەختانە ئەم ساڵ ئێمە لە سەرەتا ئامادەکاریەکانمان ڕێژەیەکی زۆر بەرچاو جێگای بۆ کۆمپانیا و براند و کارگە و بەروبووم و بەرهەمە خۆماڵەکان دابین کراوە. گەر بڵێم دوو هێندەی ساڵانی پێشوو کۆشک و جێگامان دابین کرد. خۆشبەختانە داواکاری و تەڵەبێکی زۆر زۆر لەسەر کۆشکەکان هەبوو بە حکمیەوەی کەلار خۆی ناوەندێکی بازرگانی پڕجوڵەی بازرگانیە لە عێراق و لە ناوچەکە و هەروەها ئەم فستیڤاڵە ساڵانی تر کۆمپانیا و بڕاندەکان و ئەوانی کە بەشدار بوون وەکو خاوەنکار سوودێکی زۆریان بینیوە. ساڵانی پێشوو بە بەهای زیاتر لە 1 ملیار و 250 ملیۆن دینار کاڵا فرۆشراوە لە ناو فستیڤاڵەکە. ئەم ساڵ ئێمە مەودا و سنووری فستیڤاڵەکەمان فراوانتر کرد و نەخشەی کۆشکەکانمان بەڵێن بە شێوازێکی زیاتر فراوان کرد و ڕێژەکەمان دوو هێندە زیاد کردەوە لەبەر زۆری داواکاری خاوەنکارەکان. ئەوە لەلایەکی تر ئەمساڵ نەخشە ڕێگایەکی تایبەتمان بە فستیڤاڵی بازار دانا بە هاوکاری بەڕێوەبەرایەتی و بەرپرسە ئیدارەکانی سنووری ئیدارەی گەرمیان و شاری کەلار. ئەو بوو ئێمە لە چەندین کۆبوونەوەی لە ماوەکانی ڕابردوو هەفتەی ڕابردوو چەندین کۆبوونەوەمان ساز کردووە لە دیوانی قایمقامەتی کەلار بە سەرپەرشتی قایمقامی قەزای کەلار و هەروەها بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمیان کە ئەم ساڵ جگە لە ناو خۆی فستیڤاڵەکە گرنگێکی تایبەتمان داوە بە دەرەوەی فستیڤاڵەکەش بە حکمیەوەی کە کەلار وەکو نازناو خەڵکی کەلار نازناوێکی تایبەتیان داناوە بۆ شارەکە، ئەویش میوان دۆستترین شاری عێراقە. ئێمە لەو ڕوانگەوە پرۆژەیەکی تایبەتمان ئامادە کردووە لە دەرەوەی فستیڤاڵەکە ئەو مۆتێل و ئۆتێل و چێشتخانە و ڕێستۆرانتانی کە هەن لەگەڵ هەمویانە کۆبوونەوە کراوە و خۆشبەختانە لە 150 داشکاندن کراوە بۆ ئەو میوان و گەشتیارانەی کە لە پارێزگاکانی خواروی عێراق و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە ڕوو لە شارەکەمانەکەن. ئەوە لەلایەک و لەلایەکی تریشەوە ئامادەکاری تەواو کراوە کۆمەڵێک پاکێجی گەشتیاری ئامادە کراوە بەدەر لە فستیڤاڵەکە کۆمەڵە ناوچە گەشتیارەکانی سنوورەکە کە پێکاتوە لە دوو بەندا و لە بەنداوی دەربەندی خان و بەنداوی باوەشاسوار لە کتری و هەروەها قەڵای شێروانە و شوێنە گەشتیارەکانی تر مۆزەخانەی کەلار و هەندێک شوێنی مێژوویمان هەیە لە کفری
و هەروەها ئەو شوێنەی کە لە ناوچەی کەلار پێڵەن بەستنی بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی گەرمیان کە لەوێ بەربوومە خۆماڵیەکانی دەستی جوتیاران کە بە نرخی حکومی خورما بە تایبەت ئەمساڵ خورمایەکی بەرهەمێکی باش و خورما هەبووە ئەوانە هەمووی ئامادەکراون ئەو جێگانە کە گەشتیار بێنن ناوچەی گەرمیان و ڕۆژێک لە فیستیڤالەکە و ڕۆژانی دواتریش لەو ناوچە گەشتیارانە شوێنیان بۆ ئامادەکراوە و خزمەتی باشیان بۆ ئامادەکراوە هەموو ئامادەکاریەکان ئێمە ئەمساڵ جیاوازێکی بەرچاومان هەیە لە ئامادەکاریەکانی ساڵانی پێشوو بۆ هێنانی گەشتیار ئەوە وەکو خاڵێکی جەوهری گرنگ کە سپاس بۆ ئێوە کەم دەرفەتتان پێدان باسیکەن و خاڵێکی تر بۆ یەکەم جارێمە سیستەمێکی ئەلکترۆنیمان بە شێوەیەکی دیجیتاڵی دروست کردووە هەر گەشتیارێک پێشەوەی بێتە فیستیڤالەکە ئێمە لە ڕێگەی لینکێکەوە خۆی تۆمارەکە ڕیجستەرەکە تۆمارەکە بۆ ئەوەی بەشدار بێت و لە خزمەت و پاکێج و ئۆفەرە جۆرا و جۆرەکانی کۆمپانیەکانی بەشدار لە فیستیڤالەکە کە خۆشببختانە لە ڕێگەی ئەو کۆمپانیا و خاوەنکارانی کە بەشداریان کردووە زیاتر لە 3000 پاکێجی فری ئامادەکراوە بۆ گەشتیار و بۆ ئەو هاوڵاتیانی کە دێنە ناو فیستیڤالەکە لە ڕێگەی و کۆمپانیانەوە بە شێوەیەکی فری بێ بەرامبەر پێشکەشیانەکرێ ئەمەش مژدەیەک بوو پێم خۆش بوو لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بەو گەشتیار و بەو هاوڵاتیانی کە ئامادەکاری خۆیان کردو بێنە کەلار و بێنە فیستیڤالەکە ئێمە لە ڕێگەی و کۆمپانیا جیاوازانەوە لێرەوە سپاسیان دەکەین کە پاکێجی تایبەت بە خۆیان چ بابەتی خۆراکی بێ چ بابەتی ئەلکترۆنیات بێ ئامادەیان کردووە بۆی بێ بەرامبەر بیخەنە خزمەتی ئاوڵاتیانی یاخود گەشتیارانی بەشدار لە فیستیڤالەکە لە لایەکی ترەوە ئەو کۆمەڵێک شاری پزیشکی یاخود بڵێن کۆمەلگە و نەخۆشخانەی پزیشکی خۆیان ئامادە کردووە 10,000 پشکنینی پزیشکی جۆرا و جۆر لە پشکنینی چاو پشکنینەکانی خوێن و پشکنینەکانی لاشەی مرۆڤ بە شێوەیەکی گشتی بەبێ بەرامبەر ئەنجام بدەن ئەمە واکە زیاتر سەرنجی گەشتیار و هاوڵاتیان ڕابکێشێت بۆەوەی کە بێنە ناو فیستیڤالەکە لەلایەکی ترەوە ئێمە ستەیجی فیستیڤالمان هەیە ئەمساڵ بە کۆمەڵێک پانێڵ و سیمیناری جیاواز و دیداری تایبەت کە خزمەت بە ناوچەکە و بە ژێرخانی ئابووری ناوچەکەمانەکە ئەڕازاندوومانەتەوە ئامادەکاری باشمان بۆ کردووە لە کۆمەڵێک بواری جیاواز کە بابەتی گەشەدەدانی مرۆیی بابەتی گەشەدەدانی کۆمەڵایەتی بابەتی عقارات و قانونبەرەکە لە ئێستا لە شاری کەلار گرنگیوەک و دەنگۆیەکی زۆر زۆری هەیە لەو لە تەواوی بڵێن سێکتەرە جیاوازەکان ئامادەکاری باش کراوە بۆ کۆمەڵێک ئامادەکاری کراوە کە لە ڕاستیە لە ساڵانی پێشوو بەو شێوازە ئامادەکاری نەکرابوو ئەم ساڵەمانە هەمووی خاڵی جەوهری و خزمەتی جیاوازن بۆ گەشتیار و ئەو هاوڵاتیانەی کە ڕۆکن لە فیستیڤالەکەمان و ڕۆکەنە شاری کەلاری خۆشەویست زۆر باشە کاک عومەر ئەوەی کە گرنگە بەڕاستی جیاواز لە فیستیڤالەکانی دیکە زۆر بەراومان کردو لە فیستیڤالەکانی دیکە بەڵام ئەوەی کە جوانە بەلام شتێکی زۆر تایبەتە ئەو داشکاندە بوێنەیە زۆرجار لە 150 داشکاندن چ لە کاڵانی کە دەیفرۆشن فرۆشیارەکان چ لە هوتێلەکان کە پێم وابێت کۆمەڵی هوتێلیش لەوێ هەیە ئەوانش داشکاندنیان کردووە بۆ گەشتیارەکان کە دەیانێت بمێنن ئەمە لەسەر چ بنەمایە کە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لە گەرمیان لە شارەکانی دیکەش ئەگەر چاو لە فستیڤاڵی ئێوە بکەن بۆ شێوازە ئەم داشکاندنە زۆر باشە هەبێت بووی کە هەم گەشتیارێکی زۆر و لە ناوچەکە بکات هەم ببێتە هۆکارێکیش بۆ کەرتی گەشتیاری و زیاتر بازاری فرۆشیارەکانیش بە شێواز لە شێوازەکان باشێک بە خۆی بینێت و بێتەوەی بژانەوەی ئابووری لەو ناوچەیە بەڵە دیارە خۆتان نەزانن ئەم شێوازی فیستیڤاڵانەی کە لە بەشێوەیەکی باو لە هەموو جیهان باوە ئێمە لە شاری کەلات سپاس بۆ خاتوانیمانە سوودێکی زۆر باشی لێوەربگرین بەوەکو سەرەتاش ئاماژەم پێکرد بەدەر لە بابەتی فیستیڤاڵەکە ئێمە خۆشبەختانە پێشنیارمان کرد و پرۆژەیەکمان خستە بەردەم ئیداری شارەکەەوە ئیداری گەرمیان و قایمقامەتی قەزای کەلار و بەرپرسە ئیدارەکانی ناوچەکە خۆشبەختانە بەدەممانەوە هاتوون و لەو ڕێگەوە ئێمە پێمان خۆشە یعنی تەواوی سنووری ئیداری گەرمیان بەتایبەت شاری کەلار وەکەڵێ جموجۆلێکی باشی تا دروست بێت چکە بەڕاستی ئەم فیستیڤاڵە کۆمەڵێک ڕەهەندی جیاواز و کۆمەڵێک سوودی گەورەی هەیە نەک تەنها بۆ فیستیڤاڵەکە بەڵکو بۆ تەواوی ئەو شوێنە بازرگانی یاخود بڵێن شوێنە گەشتیارانی کە لە شارەکە هەن بۆ نمونە گەشتیارێک کە دێتە سنووری گەرمیان چ بە گروپ بێت لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاری گروپە گەشتیارەکان چۆکو خێزان بێن لێرە کە داخلی شاری کەلارە بن وەکەڵێ
ئەم پلانێکی ئێمە داماناوە سوودێک بە شاری کەلارە گەێرن لەوەی کە خەڵکەکە و میوان دێتان شارە لێرە کە ئەمێنێتەوە کە چێتە چێشخانەیە کە چێتە ئوتێلەکە مێنێتەوە کە لە بازارێک شتێکڕێت لە بازار یاخود لە فستیڤالەکە ئەوە بە تەکید جموجۆڵێکی باشی بازرگانی لە ناوچەکە دروستە بێ و ئاڵگۆڕی پارە بۆ ناوچەکە دروستە بێ ئەمە لە دیوێکی تر کەلار بە حکومیەوەی کە هاوسنوورە لەگەڵ پارێزگاکانی لەلایەک دیالە پارێزگاکانی کەرکووک و سەلاحەدین و سلێمانی لەلایەکی تریش پارێزگای کرماشان لە سنووری وڵاتی ئێران ئێمە کەوتوێتە ئەم سنوورە خۆشبەختانە ساڵانە لە فستیڤالەکەمان ئەو هاوسنوورانەمان ئەو پارێزگارەی هاوسنوورمان بە شێوەیەکی چڕوپڕ بەشداریەکەن لە فستیڤالەکە چۆکو کۆمپانیا چۆکو لا لە گەشتیارەکەەوە ئەمساڵ لە ڕاستیان ئامادەکاریکی باشمان کرد بۆ هێنانی گەشتیاری عەرەب بۆ ناوچەکەمان و لە ڕێگەی دەواازە سنوورەکانی کەلات لە ڕێگەی برایانی هێزە ئەمنیەکانەوە ئامادەکاری تەواو کراوە بۆ کاراسانیکردن بۆ هێنانی گەشتیار وهروەها وەکو جەناب فەرموود بۆ داشکاندن بۆ هۆتێل و مۆتێل و ڕێستۆرانت و شوێنە گەشتیارەکان کە خۆشبەختانە ئەمساڵ ئەو داشکاندە گەورانە کراوە بۆ نمونە لە ئوتێلێکی 4 ئەستێرەی لە کەلار ژوورێکی مانەوە بە تەواوی خزمەت گوزاریەکانی ئوتێلێکی 4 ئەستێرەی لە $6 بۆ بە $30 بۆ خۆی داشکاندێکی باش و بەرچاوە و هانی گەشتیاری زیاتر ئەدات بۆی لە شارەکە بمێنێتەوە و خزمەتی زیاتری گەشتیاران لە شارەکە بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەعومەر نەجم ئامادەکاری فستیڤاڵی بازار لە کەلار سپاس بۆ کاتی پێت بەخشین ئومێدی ئەوەکەین کە فستیڤالەکە بەباشی بەڕێوە بچێت. کامەر دەبێت مامبووری دەنگت بەباشی ناتە لامان بۆیە زۆر بەزووی کەمێک زووتر بەرنامەکەمان کۆچایی پێنا ئینشاءڵڵا فستیڤالێکی زۆر باش دەبێت و کاریگەریەکی باشی دەبێت لە بژانەی ئاووری و ئەمیشۆ بەردەوام لە ساڵانی پێشووترشدا بەڕێستان یەکێک مولەوانەی کە زۆری لاگبوون زۆر ماندوو بوون دەستان خۆش بێ زۆر سپاسەکەین کە میوانی بەرنامەکەمان بوویت.